نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوە مرۆڤایەتی محەممەد صلى الله تعالى عليه وسلم. بەڕێزان و خۆشەویستانم، فقهی ئیسلاح و چاکسازی یەکێکە لە فقه زۆر گرنگەکان کە لە ئاست فەردی موسڵمان و جەماعاتی موسڵمان و دووەلی موسڵمان ئەبێ ئاگایان لەم جۆرە فقه هەبێ. ئینسانی موسڵمان لەکوێوە دەست پێ ئەکا، لە چێوە دەست پێ ئەکا، چۆن ئیسلاح و چاکسازی ئەکا، بیرۆکەکانی ئیسلاح و چاکسازی چین. ئەمانە هەمویان کاری ئینسانی موسڵمانن لە ئاستی فەردەکان و لە ئاستی عائیلەکان و ماڵەکان تا ئەگاتە ئاستی حکم و دەسەڵات. ئێمە 100 ساڵێک بەسەر ڕووخانی خلافەی ئیسلامیە تێپەڕیوە و ئومەتی ئیسلامی لە زەحمەتی زۆرا بووە. ئەم 100 ساڵە باجی زۆری داوە بۆ هەستانەوە، بەڵام زۆرێک لە مەفاهیمەکان وهای کردووە کە زەمەنی هەستانەوەی تەخیرکە. دەوڵەتێکی وەکو یابان ئەکەوێت و بە 50 ساڵ هەڵ ئەسێتەوە، دروست ئەبێتەوە ڕقەمی جیهان. ئومەتی ئیسلامی بە 100 ساڵ ناگاتە سەر ئەوەی لەسەر قاچەکانی خۆی بوەستێ و هەنگاوەکانی خۆی بنێ. هۆکارەکە ناگەڕێتەوە بۆ فێڵی دوژمن و هێزی دوژمن و ئەگەڕێتەوە بۆ لاوازی ئومەت. خاڵە لاوازەکان ئەبێ ئێمە تێبگەین. محەممەد قوتب ئەفەرمێ ئەو نەخۆشیانەی کە لە بزاوتە ئیسلامیەکانە لە جیهانە هەن وەکو یەکن. ئەفەرمێ لە یەمەن و عێراق و میسر و لە هەر شوێنێک بڕۆی هەرچی بزاوتی ئیسلامی تووشی گیرۆدەی دەردی غەیبەت بووە بە هەموو تەیاراتی سۆفی و سەلەفی و ئیسلاحی و غیرە ئیسلاحی و سیاسی و غیر سیاسی. بۆیە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم لە ئەمڕۆیە لە هەموو کاتێک زیاتر پێویستی بەوەیە کە خۆی دروست کاتەوە. ئەو خۆ دروستکردنەوەش بە نەهێشتنی ئەو دەردانە ئەبێ کە مشتەرەکین تایە. دیارە ئومەت ئیشی لەسەر کراوە، بۆیە هەر هەمویان پێکەوە جۆرە دەردێکیان هەیە. بابەتی فقی ئیسلاح پێویستی بە فەهمێکی قوڵە لە شەریعەت. هەر یەکێک لە ئێمە حتا وەکو زیاتر لە فقهی شەریعەتی حاڵی ببێ، زیاتر لە هەڵە و کەم و کوڕەکانی تێئەگا، ئەزانێت چەند هەڵەی کردووە، چەند نەزانی کردووە. ئەمە تەنها ناکاتە ئاستی فەردێکی موسڵمان لە مزگەوتێکە، ئاستی تەجەموعێکی موسڵمان و ئاستی هەموو دووەلی موسڵمان و ئومەتی ئیسلامی هەروەهایە. ئێمە سیاغەمان چییە بۆ ئایندەی ئومەت؟ ئایا کۆکین لەسەر ئەوەی هەر هەمومان بزانین چی ئەکەین و چۆنەکەین؟ ئایا ئەو یاسانەی کە ئومەتی ئیسلامی دایان ڕێژاوە هەر هەمومان ئەزانین چۆنە و چییە و تەطبیقیکەین؟ ئایا ئەزانین لە کوێی جیهانی ئیسلامیە پێویستمان بەوەیە کە خۆمان بشارینەوە لە کوێشە پێویستمان بۆی خۆمان دەرخێ؟ باوکێکی عاقڵ لە ماڵەکەی خۆیە ئەبێ زۆر چاک تێگەیشت بێت لەم فقهانە، فقی ئیسلاح. زۆر کات لەوە چێ مناڵێک بڵێ باوکم فڵانشتی وت و جێبەجێشی نەکرد. ئەزان باوکەکان زۆر کات ئەو یاسانەی کە دای ئەنێن یاسایەکن بۆ پاراستنی مناڵەکان، بۆیە هەندێک لەو بڕیارە قورسانەی کە ئیدن تەطبیق و تەنفیزی ناکەن، تەنها بۆ گێڕانەوەی بەرامبەرە. لەوە چێ گەنجی جوان بڵێ باوکم
پێیوتم ئەگەر ئەم کارە بکەی ئاوا و ئاوا ئەەکەم دوای هیچ شانی نەکرد ئەوە سۆزی باوکە ئەوە عەقڵی باوکە ئەوە دووربینی باوکە ئەم کەلیماتانەی کە ئێڵێت کەلیماتێکە بریتینە لەوەی کە بەرامبەرەکەی عقوبە بدە و ئازار بدە کەلیماتێکە بۆ گێڕانەوەی بەرامبەرەکەی بۆ وەستانی بەرامبەرەکەی هەر ئەم فقه بێنە کە باوکێک جێبەجێ ئێکا لەگەڵ مناڵەکانیە ئەبێ ئومەتی ئیسلامی تێگەیشت بێ لە ئاستی هەموو ئومەتیشە ئەبێ ئەمە بەکاربێنە مەرج نییە ماوەسانی ئاینی قسەیەکیان کرد لەسەر منبەر یان مێژوویەکیان باس کرد ئێمە بێن ئەم مێژوویە تەطبیق بکەینەوە ئەم مێژوویە بۆ ڕاگررتنی کۆمەڵە فتنەیە ئەو کەلیماتانە بۆ ڕاگررتنی کۆمەڵە فتنەیە بۆیە لە فقی شەریعەتە لە حەدیثەکانی پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم شتێکمان هەیە پێوترێ ئەحادیثی تەرغیب و تەرهیب تەرغیب و تەرهیب عولەما باسەکەن هانت ئەدا ئەترسێنێ هەمووی لە پێناوی ئەوایە کە تۆ بوەستی بۆیە گوناهی وا هەیە سەیرەکەی عقوبەیەکی زۆر قورسی وەدانراوە بە ئەستەغفیرڵڵاهی زۆر ئاسان لەسەر لا ئەچێ بۆ ئەوەیە تۆ لەم خاڵەوە تێبگەی کە ئیسلاح چۆن ئەکرێت چۆن باوکێک لەگەڵ مناڵەکانی خۆیە ئیسلاحەکە لە ماڵەکەی خۆیە ئومەتی ئیسلامیش بە هەمان چەشت ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی ژیانە نە ئاینی مردن بۆیە ئەفەرمێ يا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم بۆی زیندوتان کاتەوە ئێمە ئەمڕۆ لە کوێی جیهانە مردوین و لە کوێیە زیندوین و لە کوێیان نەخۆشین بە دیاریکەین چۆن لە ماڵەکەی خۆتا سیر ئەەکەی کام لە مناڵەکان زیندووە کامیان مردووە کامیان نەخۆشە معالەجیان ئەەکەی مەبەستم لە نەخۆشی و مردن و زیندویی لەبارە دەرونیەکەی ئەم کەسە لەبارە ئەخلاقیەکەی ئەم کەسە ئایا حیاتی ئیجتیماعی ئێمە کۆمەڵایەتی ئێمە لە چه ئاستێکایە چەندێ دابەزیەوە چەندێ کافر هاتووە هێرشی کردو چەند ئەخلاقی جوانی ئێمە بردووە ئەگەر 50 ساڵ پێش ئێستا وەرە سەری ئەم لادەیەکە لەگەڵ ئێستا بزانە جیاوازەکانی چین کافر چەند ئەخلاقی جوانی لای ئێمە لا بردو ئەگەر هیچی نەکردبێت تەنها گەورە بچووکی کە لەناو ئێمە نەهێشتووە زەرێکی زۆر گەورەی لە ئێمە داوە کە ئەبێ کارکەین بۆ گێڕانەوەی ئایا لە ڕووی اقتصادیەوە ئێمە بەرەو کێو بەرەو چه ئاڕاستەیەک ئەڕۆین ئایا ئێمە وهامان لێ هاتووە کە وەکو تەیرێک ئەنواع جۆری خواردنی زۆر گرانبەهای پیشان بدرێ و هیچیشی نەدرێتێ هەتا وەکو ئەکوژرێ ئایا ئێمە لەم قۆناغان ئێستا یا لە قۆناغی هەستانەوە اقتصاد و حیاتی اقتصادی لە ڕووی معماریەوە حتا ئایا معماری ئێمە معماریەکی ئیسلامیە دروست ئەبێتەوە و گەورە ئەبێ یان بە معماریەک ئەڕۆین بەڕێوە بە هەندەسە و ئەندازە سازیەک ئەڕۆین بەڕێوە کە خۆشمان نازانین چۆنە و باوک دروستی ئەکات و ئەولادەکان ئێڕوخێن و دروستی ئەکەن ئایا لە حیاتی سیاسیە حیات و ژیان چۆنە ئەبێ بە چه ئاڕاستەیەکا بڕۆین بۆیە بزافتە ئیسلامیەکان هەر هەموو لە جیهانە یەکێک لە زرە زۆر گەورەکان کە کردویانەوە نەیانتوانیوە بگەنە سەر دەسەڵاتە ئەوە بۆ هەمیشە داوای تەغییریان کردو نەک ئیسلاح کە فقی ئیسلاح زۆر لە پێش فقی تەغییرەوە بۆیە دیقەت ئەدەی لە شریعەتی ئیسلامیە حتا لە مەسائلی قەتڵە ئەگەر کەسێکی کوشت نایە کەسەکە بسڕیتەوە دەرگای سڵح ئەکرێتەوە و سڵح و خەیر سڵح بەشێکە لە شریعەت و خەیر ئەگەر ئەوانە نەکرا ئینجا گۆڕانکاری ئەکەیت و ئەم کەسە لەسەر زەوی ئەسڕیتەوە بۆیە فقی ئیسلامی فقی ئیسلاحی ئیسلامی بریتینە لە فقهەیە کە بێت بەرامبەرەکان بسڕیتەوە مناڵێکت غەڵەتی کرد بیسڕیتەوە مامەڵەی لەگەڵ ئەکەی نەرم هەتا ڕێکی ئەکەیتەوە ئەمڕۆ لە جیهانی ئیسلامیە فقی ئیسلاح و تەغییر پێکەوە تێکەڵ بوون بۆیە هەمیشە بزاوتە ئیسلامیەکان هاتوون فقی تەغییریان بەرز کردوێتەوە نەک فقی ئیسلاح کە فقی ئیسلاح لە پێشترە بۆیە هەمیشە زەرێکی زۆر گەورەمان کرد پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم بۆ مەلیکەکان نامە ئەنێرێ ناڵێ ئەبێ ئیلا ئێوە بگۆڕم ئەفەرمێ ئەگەر ئیمان ئەهێنن ئەوە ئەجری خۆتان و قۆمەکەتان دەست ئەکەوێ و ئەگەر ئیمانیش ناهێنن ئەوە بەعکسەوە گوناهی ئەوانش ئەکەوێتە کۆڵتان بۆیە ئەسلم تەسلم یؤتیک الله ئەجرەکە مەڕەتەین دوو جار خوا پاداشت ئەداتەوە ئەگەر ئیمان بێنی خودی ئەم کەسەیە ئیسلاح ئەمەیە خودی ئەم کەسە دەی چاکسازی تیا ئەەکەی لە ئاستی فەرد بێ کۆمەڵگا بێ ناتەوێت بێ کۆمەڵگای کوردستان بگۆڕی دەی چاکسازی تیا ئەەکەی ناتەوێت فەردێ بگۆڕی چاکسازی تیا ئەەکەی ناتەوێت حکمێ بگۆڕی هیچ چاکسازی تیا ئەەکەی چونکە زەمەنی گۆڕین زەمەنێکی زۆر جیاوازە لە زەمەنی ئیسلاح و چاکسازی کردن
بزاوتە ئیسلامەکان هەر هەموو لە جیهانە حتا ئەمڕۆژ پێمان وایە ئێمە خەڵک بەرەو دینەهێنین نەخەڵکی خۆی لەسەر فترەتی دینداریە کە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە فەرمایشتێکی قودسی ئەفەرمێ ئینی خەلەقت عیبادی حونەفاء كلهم هەموو عەبدەکانم لەسەر عەقیدەی ساغ و حەنیفیەت و پاکیەت خەلق کردوون. ئەوە الشەیطانە وإنهم أتتهم الشياطين شيطان فاجتالهم عن دينه والشيطان للدينك لا يداون كابو أصل لإنسان كان توحيدا أصل لإنسان كان خواناسية نابي بتشاوي كتير والسير بكرين أما أنا هم الدرد لأسي جهان إسلامية إما هميشا حتى أمرج خلقي مسلمان وبكارين وافيركين كالسن نزاهتي جورا كان بجي بيمان وايا ملايك نابي عيب بك نابي هلكا شيخك نابي إثر هيج جناه بك سروكي بزوتنويكي إسلامي نابي به شوازي هلو كم وكري هبه داعي بان خوازك إثر أما نزيه وباكو بيجرده خوش من خومن وابشان أدين أسر كوملجا كسيكي مسلمان تازه التزامي كي بيا كردوه يأبم شوازه خوي ويناك أما ويناك إسلامي نية خوي معصوم نين بويا أما جورتني زري داوى بدرجاي أم 100 صالة لبزوت إسلام كان بويا هر بين كسي قائد ملايا شيخ كسي هلايكي لدرك وتوا يتر خلق هر هموي شتيكي زور جورة بروسيكي زور جوري لبيشاو كوتوا لكاتيك أبي أما إنسانيات بدينا وبو كساني كوا أبنا السر كردا أبنا جورة لنا أمتي إسلامي هرشون من على كان كاتيك سيري باوكان أكن نابي بمثالي سيري كان بإنساني سيري أكن ئەگەر بە میثالی سێریکەن بچووکترین گوناهی باوک کاریگەریکی زۆر گەورە ئەبێ لە ماڵە شیرازەی ماڵتێکە چێ بە هەمان چەشن لە جیهانی ئیسلامیشە یەکێ لە هەڵە زۆر کوشندە گەورەکان کە کراوە ئەوەیە کە هاتوون خەیاڵێکمان بۆ عالەمەکە دروست کردووە هەوڵمان داوە میثالیەتێکی زۆر گەورە بە قائید و گەورەکان بدەین دوایش هەمویان کەوتن بۆی ئەم تەزکیە و تەربیەی کە لأمتي إسلامية هي تزكية وتربية نية لسر خيال بجي إما إنسان اللي قال يكترى مع ملائكين إنسان كان هموها لائكا هاولاني بيغمبر صلى الله عليه وآله وسلم توشي الزنابون توبيان كرت تيانا توشي الزناب وتوبي كرت تيانا توشي كفر وشرك توبي كرت يعني أصحابي بيغمبر صلى الله عليه وسلم بيكنوا دارك كان بيني دارك كافران وبيدينان شمشيري خوان بي هلاواسيان تيجي وبركه داري وتاني بيغمري خوا صلى الله عليه وسلم توش داري بو يوم التحديد كباش شمشيركاني بي هلاواس تصورك اصحابي بيغمر صلى الله عليه واله وسلم كان ابو عرقي خواردو اما انا الدين داري نكردن لمثاليه داري نكردن لنمونه بو يوم داري نكردن بو امر ام واقعي كيما يتكوتوين كافر هولي داوا لمشكي اما بيتشسبيني كنابي خلقي مسلمان هلبكا بويا هلا بلا ما نوزور قرصو قورة بوا هميشه انهيارك لنا كوم القو مجتمع كأما هلايكي زور قورة جنو مردك بيكا وسيركي هردو كان بمثالي سير يكتر أكن كاتي أزاني هلايكي بتشوق لها وسرك إبنا يلا مردك إبنا الدنيا يتويكو بهيج كسي حل وشار سر ناكري كوتا قسم لخزمتنا إما فكري عجليتي من خصوتنا ومشي همو فردكون بويا هميشه بزاوت إسلام كان لجهانا شكستيان هنا ولا بر أوي همو أفراد كان ينسر عجلة برورده كردو نهاتون أم فكرة جورة أمتية بيشكش كان هاتون فكرة السياسي بتشو كان بيشكش كردو وعجلان وبو تغيير لدوايا كتغيير كان كده هم توش السار بونو بون هم يان بشتيان كردو هم يان بشمان بونو سار بونو بتشوك بونو لبريك جورة يوقشبون لهمو جهان الإسلامية برو بتشوكي رشد لقال همو أمانشا همو أم هلو كمو كوريا لبزاوتا إسلامي كان لخال بهيزا كان أنا كدي قد أدي كومالا كاري زور تشاكرا ولا كاري إصلاحي فردي چندين كذا سدسي أو أنا إصلاحي ورقر بو كسي كي زور تشاك لناو كومالغا فردي كي زور باش چند كومالغا برو باشي هاتن بويا إما أمر لهمو كاتي زياتر بيو اسمان بويا فكري خومان روحي خومان دروني خومان تسكية وتربية خومان بجوري كتير دار جينوا تأخذ بفردك مزان لنا ومزجوتك ومزان لجندك وكس حقي وسرتونية تويكي إيمان دار ليرة ولا قل أفريقيا يا بيونديته دستكان برزكته الدعاء كإيمان دارني أويتيا
ئەوان پەیوەندیان لەگەڵ تۆیە هەیە تۆ لێرەوە لەگەڵ هیندستانای لەگەڵ پاکستانای لەگەڵ هەموو جیهانی ئیسلامی لەگەڵ ئەوروپای لەم سەرزەویە کەسێکە بێ سوژدە بەرێ تۆی لەگەڵای ئەوت لەگەڵایە ئەمە عەقیدەی وەلاءەکە ئەبێت دابمەزرێ پێش بەڕا ئەمە ئەو عەقیدەیە لە کەسی ئیماندارە ئەبێت تێبگا لێی ئینجا هەستانەوەی ئوممەت دەست پێ ئەکا و گەورەبوونی ئوممەت دەست پێ ئەکا و جوڵەی ئوممەت و حەرەکەی ئوممەت دەست پێ ئەکا ئێمە ئەمڕۆ داخی زۆر لە دڵمانایە کە عالەمی ئیسلامی بەم هەموو هێزە جوانە بەم هەموو توانە جوانە نەمانتوانیوە خلافەتی خوا بگێڕینەوە سەرزەوی نەمانتوانیوە عیمارەتی خوا بگێڕنە سەرزەوی نەمانتوانیوە حەقی عیبادەتی ئیلاهی بدەین کە ئەمە شەرمەزارێکی زۆر گەورەیە لەم زەمەنە بۆ ئێمە پێویستە هەر فەردێکی مسلمان غەمێکی زۆر گەورە لە دڵیا بێ بەرامبەر بە هەستانەوەی ئوممەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو ئەمەش لە پێناوی ئەوەیە لەو ڕۆژەی کە بە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەگەین سەرمان بەرز بێ بڵێن ئەی خۆشەویستەکەی دڵمان ئێمە ئەمەمان لە پێناوی بەرنامە و دینەکەی تۆیە کرد خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە لەسەر جەم گوناهەکانمان ببوورە هاوارت لێ ئەەکەین یا ئیلاهی ئەگەر چیش ئێمە کەڵکمان نییە بۆ هەستانەوەی ئوممەت کەڵکدارمان کە بۆ هەستانەوەی ئوممەت یا رب العالمین بەهێزمان کە توانامان زیاد کە ئولفەت لە نێو دڵمانە دروست کە جیهانی ئیسلامی بخەرەوە سەر قاچەکانی خۆی یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە هەر گوناهەیەکە کردومانە لێمان خۆش بە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و زیادە ڕەویمان کرد عەفومان کە یا رب العالمین خوای گیان ئەم عەبدانە هاتوونەتە ئەم ماڵەی تۆ بە نیدائێکی تۆ هاتوونەتە ئێرە ئەمانە تەنها لە پێناوی تۆ هەنگاوەکانیان نابەرەوە مزگەوت ئەمانە سوژدە نابن تەنها بۆ تۆ نەبێ ڕکوع نابن لە حوزوری تۆیە نەبێ دەسی زەلیلی دوعا بەرز ناکەنەوە تەنها لە مەقامی تۆیە نەبێ دەیە ئیلاهی دوعاکانیان گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين وشوي سكام صال خلافة إسلامي نمننو عالمي إسلامي موجة موبي ورئستيو دروز بيو غلطو پەڵێمە فرێبیێنێ کە نەتاوان ما ئومەتی ئیسلامی جارێتر زینێ کەرمەوە دروست کەرمەوە غەڵەتێکی ئاست و فەردیمانە ئاست و کۆمەڵگا و مجتەمەعەکەیمانە زیاتر چانیشایەت ئاست و بزاوتە ئیسلامەکە گرد و جیهانە بە گرد و تەیارات و فکرەکەوە ئێمە جەگەر کاتێ زیاتر ئارۆنە هەرمانەمە پانێنە کە وێمە دروست کەرمەوە یۆ چێوا کە فرەفرە زەرەش دێنمێوەنە ئانە تەربیەی ئیمانی چەنی تەربیەی سیاسی چەنی تەربیەی فکری تێکەڵما کرد ئێمە ئیماندار بە تەربیەی ئیمانی دروستێ بین پێغەمبەر خوای صلی الله عليه وسلم 13 ساڵە تەربیەی ئیمانی دواتریش 10 ساڵێ تەربیەی ئیمانی دنیاوی أصحاب پیغمبر صلی الله عليه وسلم دروسه کرده أصحاب چانه که گرد و سر و زمینی برار عقل شأن جورب و فکر شأن جورب ای بشک عرستا کرونه إلتا براسی انسان چنی جخوای نزیک بوه هرمان فرق جوری ایمن حتی جخوای نزیکتر بیمه زالتر بیمه سر و دشمن کامل اما کات قرآنی پیروزان وانمه و وسجد وقترب زانمه که بزلیلی ما ورده مخواینه نزیکی بیمه و جخوای بس سجده بردیما نزیکی بیمه و چنر خاصی کات که اما که نزیکی نجخوای سجدان و سجدان اشم هر یوجا اما استوشن تربیه و ایمانی قول خریب و ترتیب کرد چه یانکشن چه استوشن چه استو کمالگاکشن چه استو جهان بینی اسلامی نه اما مکریو پاسب زن اما تنها پیو ماجیومه مسلمانانی ایراننا عراقنا حریاگن قد مسلمانا سرو زمینی ربط شایناتو پیوندی شایناتو
تو كهواري وكري دعاء وانا هوار بي قردي كري اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وماشي حتى إيمان دار سر الزمين ونشي بروبي أو بري أني كسجدة برو همتان شني تو شي دعين أني كمردن أني زنن أني تشد مايمي أني إسهن أني والتربيان أمتي بيغمري صلى الله عليه وسلم أمتي وان قر بيسبراين إما نوشيكا كشتين مجيكتير شادور وستين هوشي 100 ساڵ تەماشا کردن بزاوتە ئیسلامیەکەمە جار بەجا پێی دمای مەیاوە حرەکە ئیسلاحیە فەردیەکەنە ملاوەڵێەوە ئیجتیماعی کۆمەڵاتیەکەشە ملاوەڵێەوە لایەنەکە تێنە مەیا دماوە چونکە وەعیە و ئوممەت و ئیسلامیانە ئاستێ بەرزن ئەشم وەعیە ئوممەتی ئیسلامی فرە بە ئاستێ بەرزنەوە ئێمە ئەشم هەر یۆجە ئێمە غەڵەتەکە بێزمەوە ئاست و جیهانی ئیسلامی ئاست و وێمانە عیلاجش کەرمێ چارەسەرش کەرمێ گریانێەوە پێویستش بە گەورەی هەن مكريو جيهان وأهل السنة جورا جنبو تماشكر أجر يعني واتن جوري وشنا باتشش سرمي أهل جيهان الإسلامي باس السلامة غير كزوج بجورا زانو غير كزوج بخاسترين زانو هن ما شو بس من خاصة كنا لأمتي سايم بينور ما يزو أشم قرد ما يكتري وان ميوه باوشي كرمي يكتريني له حتى تاومي أمتي جاري وتروز ما وسر وقاتشكاويش بتابتي بات تربية إيمانية كإنسان إيمان دار دلو درونش باكروا قينشان نبو وراولو هيج كسي هيج فرد مسلماني جيهانا خواجان دعوا وانا كرم الله كما باكي وصاغي كرو دروسي ما كرو بخدمة دينك يا أكرم الأكرمين وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم حيث أمر الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله.